ئەو کاتە و باش بۆی ئەو لایڤەیدا دەنێمە ئێستا لە ئەخباری رادیۆی فنلەندی گوێم لێ بوو بەرپرسانی حکوومەتی فنلەند داوا دەکەن داوا لە هەموو خەڵکی دەکەن بە تایبەتی ئەو خەڵکەی لە ڕۆژئاوای فنلاند دەژی وەک بڵێن ئوستانەکانی پارێزگاکانی پۆری و ئەوانە ڕاوما و شارەکانی ڕاوما و پۆری و ئەوانە بۆ خوارێ بۆ لای تورکوی دێوانە لەو بەشەیدا لە دوێنێ شێوە تووفان و ڕەشەبایەکی گەورەی بەهێز بەڕێوەیە دوێنێ شێوە زۆر تند بوو زۆر دار و شتی شکان زۆر داری هەڵقەندی بەرپرسان داوا لە خەڵک دەکەن کە لە ژوورێ بمێننەوە دەڵێن تووفانێکی زۆر بەهێزە بێوێنەیە لە ژوورێ بمێنەوە ئەگەری هەموو ڕووداوێکی هەیە ئەوانەی کە بە ئۆتۆمبیل و شت هاتچێ دەکەن بۆی هەیە تووشی ئەوە هەر ئێستا رادیۆ دیسان باسی دەکاتەوە ئەو یەک دەفە رادیۆ باسی کرد بۆیە نەمتوانین کۆنتترۆل بکەم لە نەکاورە ڕووداوێک دیارە هاتووە بەڕاستی دەڵێ بۆی هەیە هەموو ڕووداوێک ڕوودادار بکەونە سەر جادەی بۆی هەیە ئەو شوێنانی کە خەریکی تعمیر و نۆژەنکردنەوەن ئەو قەرچە و شتەکان بابیان بە ئەگە منداڵ و شتێ نەسنە دەرێ ئەو ئاسن و شتانیان وێ دەکەوێت هەموو ئەگەرێکیان بخۆم لە ڕێگای دووسێ جار تووشی وا بووم لە سەر ڕێگای مەدرسەوەوان دار و شت بەربوونەتەوە شکاون هەموو شتێک ڕوو دەداین حکوومەت ناتوانێت پێڕابگاز و ئامبڵانس شتی بنێرێ ئەوڕ لە بەیانی وەرە ئامبڵانسی دەبینم بە جاریدا دەڕوە بۆی باشتروا لە ژوورێ بمێننەوە ئاگاتان لە خۆتان بێ بە تایبەتی پارێزگاکانی تورک و ئێوارێک قەرارە بگاتە لای تامپرێ ئەوەی ڕۆژهەڵاتی ڕۆژ ئاوای فینلاندێ وەکو ئەو بەرەی لای سوئێدێ ئەو پارێزگایان ئەو خەتە هەموو ئەو ڕەشەبای دەگرێتەوە پێویستە هەموو لایەک ئاگایان لە خۆیان بێت کە یان بۆ خۆتان تەلەفۆن بە هاوڕەکانتان بکەن یا ڤیددیۆی بڵاو بکەنەوە لای خۆتان هەبە هەر جوورێک دەکرێت پەیامەکە بگاتە دەست هەموو کەس چونکی زۆر کەس ئاگای لە ئەخبار و شتینی ئەخبار و شتی ناگرێت هەروە دەزانێت باەکی عادیە بەڵام باەکە وەندە مەترسیدارە کە حکوومەت بداوا لە هەموو خەڵک دەکا لە ژوورێ بمێننەوە هیوادارم هیچ شتێک بۆ هیچ کەسێک ڕوو نەدا ڕۆژێکی خۆشتان هەبێ